سڵاوتان لێبێ خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ لە پایمی تۆ لەگەڵتان بوو. تەنها یەک تا دوو ڕۆژی ماوە بۆ ئەوەی بچینە نێو مانگی ڕەمەزانەوە کە مانگێکە بۆ موسڵمانان تایبەتەوە جیاوازترە لە مانگەکانی تر. ئەمڕۆ ئێمە بەرنامەکەمان تایبەتەکەین بۆ ئەوەی بزانین موسڵمانان و هاوڵاتیان بەگشتی چۆن ئامادەکاریان کردووە بۆ ڕەمەزان، چۆن پێشوازی لەو میوانە بەڕێزەکەن کە ماوەی 30 ڕۆژ میوانی موسڵمانانە بێ و بۆ پەرستش و بۆ عیبادەتە ئیلاهیەکان خۆی یەکلایەکاتەوە. ئێمە پرسیارانە چۆن پرسیارێکتر لە هاوڵاتیانەکەین بزانین چێمان پێڵێن لەگەڵمانە بوو. رمضان 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 يا حبيب رمضان رمضان. جەناب خۆت ئامادە کردووە بۆ ڕەمەزان؟ ئەرە وەڵا خۆم ئامادە کردووە لە دوێنەوە نێتی ئەوم لێناوە تاسی ڕۆژەکەی ڕابیکرد. ڕەمەزان بۆ چییە؟ بۆ خوا پێویستی بۆ نوێژە ڕۆژەی من و تۆ نییە. ئەمە بۆ یەکێکە کە تێر ئاگای لە برسی بێ، بە ویژدان بێ، بێویژدان بێ، شت بەگرانە فرۆشێ، بە هەرزانێ فرۆشێ، ئیمانەکەی پاڵی پیۆنی، ئیمانەکەی چەندێک بێ کردەوەکانی شێون. فيك الحب زاد عم العباد يا خير زاد. ڕەمەزان چی ئەگەیەنێ بۆ تۆ؟ ڕەمەزان نوێبوونەوەیە پەیمان تازەکردنەوەی لەگەڵ خوای گەورە و بۆ سیحەت و بۆ دەروونی شتێکی زۆر باشە. دەنونیە مرتاحەبی لە ڕەمەزانە؟ زۆریش بە خۆم وایە حەزمە ساڵێک 6 مانگی ڕەمەزانی تیا وایە ئەوەم پێ خۆش. بۆچی دەبینین هەندێک لە هاوڵاتی هەندێک لە موسڵمان با بڵێن جۆرێک لە ترسیان هەیە لە ڕەمەزان، ئەم ترسە بۆچی؟ وەڵای ئەوە نیشانەی ئیمان لاوازیە، ئەنیا بە تاکیدەوە ئیمانی بەقەوت بێ پێ خۆشە بگا بە مانگی ڕەمەزان و ئەو مانگە سەرتاسەریمی بە ڕۆژە بێ لە بەرخادری خوای گەورە. وەکو ئەوترێ ڕەمەزان تەنها تۆ سێژەمەکەت کردو بە دووژەم، من بەس دیوەڕۆ نان ناخۆی، ئیتر بۆ هەندێک زەونە بەلایەنەوە قورسە. وەڵای لە تەمەڵیە بە تاکیدەنیا ئەوخوای گەورە کۆی و مانگی دانا بە تاکید ئاسانگاریە بۆی مرۆڤایەتی. کەسێکم دوان وتی من جاری وایە هەر بە ڕۆژوش نی بەڵام نیوەڕۆ نان ناخۆم. سێکیانە منەوە سم لە دووژە لە سێژەمە دووشەم نانەخۆم. ئەی ڕەمەزان وێڵی ڕەمەزان هەر دووشەم نانەخۆم. زۆر کێشەت نییە لە ڕووی تاکید زۆر باشە لە ڕووی عیبادەت و پەرستەشەکانەوە دادناوە لە ڕەمەزانە چی بکرد؟ وڵای تر خوای گەورە یارمەتی ما ئینشەڵا بەرنامەم هەیە بۆش. ئەبینین لە ڕەمەزانە خەڵک موسڵمان بە تایبەتی زیاتر خێرەکات، زیاتر ئەبەخشێت، زیاتر ئاگای لە فەقیر هەیە. دادناوە لە ڕەمەزانە گرنگی بە فەقیرەکان بزیات. وڵای وەنی خوای گەورە یارمەتیم با ئینشەڵا ئامادەم بەزیتر بە گوێرەی ئەویش دەسەڵات و کات و بە پێی توانەوە بە تاکید. بەپێ ئەوەی کە چەندێکی پێدای بە پێ ڕێژەکەت ببەخشێت. خۆی مانگە خوای گەورە بۆی داینەوە بۆی تۆ ئیمتیحانێک بێ بۆ تۆ، ئەم بە ڕۆژوو بێ ئاگات لە فەقیر بێ، ئەم کۆبوونەوەیکە لەسەر سفرە بۆ عایلەی ئەو هەر شتێکی زۆر باشە. ئەوانی کە تێرە ناگایان لە برسیەکان بە تاکید. رمضان يا حبيب رمضان. خەڵک هەندێکی هەمووینا هەندێکی جۆری لە ترسی هەیە لە ڕەمەزان، خۆی مشەوەشەکە ئەڵێ زرەمە ڕەمەزانەوە بێ لە ماڵ لە جوڵەی تونێتە دەرەوە و ئەم جۆرە ترسە لە چیوە سەرچاوەگرێت؟ جەناب هەمان ترس هەیە لە ڕەمەزان؟ ناوەڵا بە خاڵمانە من لە تەمووزدا بەڕۆژوم ئێستا لەم ساڵ فێنکە و لەم کاتا بۆچی لە ڕەمەزان ترسم؟ خەڵک لە تەمووزدا درەوی کردووە ئیشی کردووە بە ڕۆژوش بووە، جاو ترسی بۆچی ئەوەی کە لە ڕەمەزان دەترسێ ئەوە ئیمانی زایفە. ڕەمەزان بەس بۆ ئێمە خۆمان بۆ خۆک و خواردن ئامادەکەین یا پێویستە لە ڕووی ڕۆحیشەوە ئامادەکاری تەواو بکەین بۆ مانگەیە؟ جاتەبان ئێمە ئامادەکاری بێ بۆ ڕەمەزان، چکە ئامادەکاری نەکرد ناتوانین بە ڕۆژوو بی، ئەمە شتێکە نکۆڵی لێ ناکرێ. ڕەمەزان جا ڕەمەزانی خاستن ڕەمەزانی ئێستا هیچ ترسێکی ناوێ بۆچی ترسم لێ شتێکی احتیاجیە. باشە نرخی کەلوپە لە بینین لە ڕەمەزانە بەداخەوە هەندێک جا بە تایبەتی خواردنەکان گرانە بێت. ئەم نرخ گرانکردنە زەرمەدمان ناکات لە ڕووی دینیەوە لە ڕووی لای خوا تاوانبار نابین کە نرخی کەلوپەل دوکاندارەکان با بڵێن خۆمان لەسەر خۆمانی گرانەکەین. وڵی تر ئەو شتانێک کە خواستی خەڵقیان لەسەر ئۆتۆماتیکیان گرانە بێ سێمریشت لەم ڕۆژانە بە 2 بوو دوێنێ بوو بە 3000
زۆر شدەیە ئێستا تەماتە لە ڕەمەزانەکە لە ئێرانوێنەیە بە سێژ نایکرد بە 3000 خۆمان هیچمان نییە هیچمان نییە کە شتەکە لە حدودەوە کە داخرا گرانە بێت کوێ یێنی دۆ لە ماوەی پێشا کیلۆی پیاز بە 2000 کیلۆی پیاز بە 2000 بێت یان گۆشت لە 12 کردیانەوە بە 16 سێ بە 16000 هیچ ماقول نییە یەکێک مراقبەی لەسەر نییە کەس نییە حاسەبام بکە ليتك دوما قد بینین زۆرێک لە گەنج جۆرێ لە ترسی هەیە لە ڕەمەزانات پێشتر ینی تۆزە خۆی مشەوە شەگاڵێ مژەمی خواردن نەخۆم چۆن نەکرێتین وە ئەو ترسەش لای تۆ هەیە نا چونکە ئێمە مسلمانین ئەبێ بە هەموو شێوێ خۆمان ئامادەکەین بۆ مانگی پیرۆسی ڕەمەزان و عیبادەتەکانمانی تیا بکەین و پێداچینەوە بە عیبادەتەکانمانکەین زیاتر خۆماتون و تۆڵکەین لە عیبادەتەکانمانە باشە ئەبینین نرخی کەلوپەل ڕەمەزانە تۆزێک زیاترە بێ ئەین گرانترە بێت لەسەر هاوڵاتی ئەمە جۆرێک لە تاوانیە کە خۆمان دەرەقی خۆمانێکی من وەکو کڕیار با بڵێن دوکاندارێک وەکو فرۆشیارێک کە نرخ گرانەکری و من ئامادەم بیکڕم ئەوش ئامادەی بە گران بیفرۆشێ بە من هەردووکمان تاوانبار نبین ئەوە نرخ لەو مانگە پیرۆزەیە بەرزەکەین هاوڵاتی ناتوانێت ئەو شتانە لە دەست هاوڵاتیدا نەبێ حکومەت سەرپەرشتی ئەو شتانەکە سیارەکان ئەبێ حکومەت دای بدێت نەزەرری دوکانی دیابێ نەزەرری هاوڵاتیش ئەبێ حکومەت سەرپەرشتیاری ئەو شتانەکە کاتێک کە تۆ میوانێک دێ لە ماڵەوە ئامادەکاری بۆکەی زوری میوان ڕازاوەترەکەی خۆت وەکو خانەوادە دۆکو جەنابێت ئامادەکاریتان کردەوە بە ڕەمەزان تامانە ئێمە وەکو مسلمانێک هەموو ساڵی ئامادەکاریەکەین ئەبێ پێداچوونەوە بە ئیمانمانکەی زیاترتون تۆڵ بین لە عیبادە زیاترکەین بەرنامەدانی بۆ ڕەمەزان چی کاتێک چەندێک کاتدانێن بۆ قورئان خوێندن بۆ زیکر بۆ تەراویح بۆ کاسبی ئەبێ بەرنامەی بۆ دابن ڕەمەزان لای تۆ میوانێکی چۆنە میوانێکی زۆر ئەزیزە و بەبێ ڕەمەزانیش بم هەر بە ڕۆژم چگە لە ڕەمەزانی بخوا بەزیاد حەمدستانە باشە جیازی ڕۆژانی ڕەمەزان لەگەڵ ڕۆژەکانی کایە چیە بەڕای تۆ تۆزی قورسە لەگەڵ ڕەمەزانە تۆزی قورسترە ئەوەی هەیە یعنی ڕەمەزان خێری خۆی تیاوازانی بە ڕۆژونی بەڵام ڕۆژەکانی کە تۆزی قورسە ڕەمەزان ئاسانترە ڕەمەزان خۆشترە یەک دو ڕۆژی کە ڕەمەزان تەنابتان چۆن ئامادەکاریتان کردووە بۆ ڕەمەزان وەکو خانەوادەی خۆت وەکو جەنابێت وڵی تر ئێمە بە هیوای ئەوەین هەموو مناسبەتێکی چێ دینی بێت چی نیشتیمانی خێر و خۆشی بێنە بە وڵات خەڵکیش ئیلتیزامات بکە بە پرەنسیبەکانی ئیسلامەوە و پابند بێ بە و ڕێنمایانی کە فتوواکان دەریەکەن بۆ ئەوەی کە خەڵک ڕێز و تایبەتی بگرێ لەم بۆنێ ئێمە شەما سابینین زۆر جا لە مانگی ڕەمەزانە نرخی شتومەک بە تایبەتی کەلوپەلی خواردەمەنی زیادە بێت ئەمە چۆنم کێشەیە چارەسەرە بێت لە وڵاتی خۆی ئەمە پەیوەندی هەیە بە ئاسی ڕۆشنبیری خەڵکەکانەوە و هەروەها پەیوەندی هەیە بە یاسا و ڕێسای وڵاتەوە چکە هەموو وڵاتانی دنیا لە مناسبەکانە چی نیشتیمانی بێت چی دینی مەوادەکان هەرزانەکەن بۆی خەڵک بتوانێت لەو ماوەیە زۆرترین شت کڕێ و باشترین سوودی لێ ببینێ بەڵام بەداخەوە لای ئێمە هێشتا ئەو شتە نەهاتۆتە ئاراوە بۆ ئەوی کە خەڵک پابند بێ بەو شتانەوە و بتوانێت نرخەکان دابەزێنێ و بۆی هەم مناسبەکە بەرز ڕابگیرێت و هەم خەڵکەکەش سوودمەند بێ لێ زانین ڕەمەزان تەنهامان یەک نییە بۆ خواردن و خواردنەوە ئامادەکاری ڕۆحی لەلایەن مرۆڤەکانەوە بە تایبەتی مسلمانان گرنگتر نییە لە ئامادەکاری با بڵین خواردن ماڵ بۆ ئەوەی چونکە ڕەمەزان خۆمان نزانین مانگیەکە زیاتر بۆ پەرستشەکان ئینسانە بێگرنگی پێ بدەن خۆی زۆر ڕاستە بەڵام لەبەرەوەی مناسبەکەی ئێمە ڕۆژوگرتنە ئەم ڕۆژوگرتنش کەسەکە ماوەیەکی زۆر هیچ ناخوات لەبەرەوە ئینسانیش پێویستی بە خواردن هەیە ئەو نەخواردنەی ئەویش هەر لەبەرەوەی کە پابند بێ بە یاسای خواوە لەبەرەوە کە کاتێ ڕۆژوەشکێنێ حەزەکە و خواردانەی کە خۆی بەدڵێتی هەڵی بژێرە و بیخوا لەبەرەوە بۆیە خەڵک زیاتر احتیمامەیە بە خواردن لەبەرەوەی کە خواردن بەشێکە لە پێویستی ضروری جسمی ئینسان رمضان 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 يا حبيب رمضان رمضان جەناب خۆت ئامادە کردووە بۆ ڕەمەزان ئەرە وەڵا خۆم ئامادە کردووە لە دوێنێ و نێتی ئەوم لێناوە تاسی ڕۆژەکەی ڕابیکرد ڕەمەزان بۆ چییە؟
خۆ خوا پێویستی بۆ نوێژە ڕۆژەی من و تۆ نییە ئەمە بۆ یەکێکە کە تێر ئاگای لە برسی بێ بە ویژدان بێ بێویژدان بێ شت بە گرانە فرۆشێ بە هەرزانێ فرۆشێ ئیمانەکەی پاڵی پیۆنی ئیمانەکەی چەندێک بێ کردەوەکانی شێون فيك الحب زاد عم العباد يا خير زاد مانگی ڕەمەزان دوو ڕۆژی ماوە مانگی چۆنە لای تۆ مانگی زۆر پیرۆزە ئەنی ئەبێ بە پیرۆزی ڕاگیرێت مانگە ئێستاوە نزیک بۆ تۆ تەبا هەموو کەس پێی خۆشن ئەوەی کە مسلمان لێ پێی خۆش بێت جیاوازی چی ئەم مانگە لەگەڵ مانگەکانی ترا لەگەڵ ڕۆژەکانی ترا چ جیاوازێکی لای تۆ جیاوازێکی وای نییە بەس جیاوازەکەی وەی کە پیرۆزترا پیرۆزیەکەی دەورە بینە نای جیاوازێکی نییە ئامادەکاریکردن بۆ ڕەمەزان وەکو خۆت تا چەند خۆت ئامادە کردو بۆ مانگە وڵای خۆ ئامادەکردنی پیسیکوێ پێویست نییە بڵێ خۆ ئامادەکرد بێ بۆ ئەوێ بەزە بێ هەر نوێژ و ڕۆژ و هێنەکە بڵێگینە خواردنەکانی هەر چۆن زوو چۆن خواردەرەوە ئاین خواردنێ بینی ئێستا زۆرێک لە هەوڵاتی پێش ڕەمەزان ئامادەکاریەکە خواردنەکڕێ و نرخی کەلوپەلکەمێک بەرزە بێتەوە ئەم جۆرە هەڵبەکردنە بۆ خواردن و خواردەمەنی لە پێش ڕەمەزان یاخود ناو ڕەمەزانە نابێتەوەی بەرزکردنەوەی نرخیان گرانکردنی ئەو شتانە لەسەر خودی هاوڵاتیەکە هەر بێجگە لە بەرزبوونەوەی نرخی گرانبوونیانی ئاشاوشت هەم بۆ تەندروستی ئینسانەکەش تۆزە زەرمەندە تۆ لە بانی و هیچ نەخواردو تا ئێوارێکی ئێوارێ کۆڵشتی چوری و شتی زۆر ئەخۆیت تۆڵە لە خۆت بکەیتەوە تەبان تووشی نەخۆشی تەکات بۆ تەندروستی خراپە ئەنی زوو چۆن خواردو تا ئەستا تۆز شتی زیاتری داکات خۆت عەزێت مەدە عەزێتی خۆمێ ڕەمەزانی جگە لە خواردن تایبەتە بە عیبادەتکردنیش ئەو کاتانەی کە ئاوە خۆت عەزێتی لە جیاتی عیبادەت بکەی باشتر خۆی زیاتر ئەوەی کە بۆ خواردنەکە هەوڵەی بۆ دینی خواکە هەوڵدا باشتر ئەوگلەی کە بۆ خواردنەکە دوما قريب ئەوکو گەنجێک مانگی ڕەمەزان پێ خۆشە بەڵێ بەدڵنیایە جیازی چی ئەم مانگە بۆ تۆ وڵی ئەم مانگە لەوانەیە لە چاو ساڵانی گا فەرقێکی وای هەبێ بە پێی جەوەکەی پێنکتر یان خۆشترە تر باشبینی ئێستا زۆرێک لە هاوڵاتیان خۆیان ئامادەکەن بۆ ڕەمەزان ینی پێداویستی خواردەمەنی زیاتراکردن ئایا ڕەمەزان بەس بۆ ئەوی خواردن و ئەم جۆرەشتانە بکڕین و بخۆینەوە یاخود پامی تری لە پشتەوەی نا بەتەچین دەنا بۆ خواردن نییە بەڵگو بۆ زیکر و بەتاکی تەراوی خۆشتانە زیاتر ئەوانە پێویستە وەک لە خواردنەکە چونکە مانگەکانی کەش هەر احتیاطی خواردن ئەخورێ بەسیتر لەم مانگا گرنگتر زیاتر زیکرەکە بکەیت خۆ پاکردنەوەی لە تاواکردنەوەی لە گوناح تاوانەکانی ڕۆژانی پێشووتر یا مانگانی پێشووتر ئا لەو بابەتانە چی بە گەنجانەڵی بۆی لە مانگەیە بتوانن خۆیان لە ئەو تاوانانی کە پێشتر کردوانەیە کە لە تەمەنی گەنجیاتە بەم تاوان زیاترە کرێت چیان پێڵێت وڵا هیوادارم ئەم ڕەمەزانە ینی بە کاملی بیگرن گەنجان چونکە گەنج زیاتر تۆزێ لەوانەیە فەرقی هەبێ لەگەڵ هینەکانە پیرەکانە هیوادارم هەمی بە کاملی بژیرێت و بۆ پاگونەوەی گوناحەکانیان و ئەمە بەتاچی ڕەمەزان شتێکە پاکمانەگاتەوە لە گوناحەکان پێویستە هەمووان لەسەرمان بیگرین. فيك الحب زاد عم العباد مانگی ڕەمەزان دوو ڕۆژی ماوە میوانێکی چۆنە لای تۆ ڕەمەزان یاخوا بەخێر بێ بە خۆشی مبارەک بێ پیرۆزبایی لە خۆم و لە ئێوە ژەکەم مانگی ڕەمەزان مانگی عیبادەت و بەرەکەتە ئینشاڵڵا هەموو ئەگەر خەڵک بزانێ ڕەمەزان چەنە پیرۆزە بە ئاواتەوە بوو هەموو لە ساڵێکە 3 مانگ 4 مانگی ڕەمەزان بێ خەڵک پارێکی زۆر سەرفەکات چێ بۆ عومرە چێ بۆ حەج بۆ عیبادەکانی لێ بە زیاتر بۆ بنووسێ بەڵام ڕەمەزانەوە لە بەردەستی خۆمانایە لە ماڵی خۆمانە دەرفەتێکی باشە بۆی عیبادەتەکانمان زۆر بەباشی بە زۆرتر ئەنجام دێت خۆی ئەمە فرسەتێکە ئینسان نابێ هەموو ئینسانی هەلێک و فرسەتێکی بۆ ڕێکە ئەم لە مانگی ڕەمەزان لە ساڵێکە تۆ 1 مانگ بە ڕۆژ ئەبی ئەم ڕەمەزان بۆ چییە؟ خۆ خوا پێویستی بۆ نوێژە ڕۆژەی من و تۆ نییە ئەمە بۆ یەکێکە کە تێر ئاگای لە برسی بێ
تێگەشتی خەڵکانێک هەیە دەوڵەمەنگن خەڵکانێک هەیە برسین تێگەیشتی بۆ ئەوەیە کە تۆ تێرەکە ئاگای لە برسیەکە بێ بزان بە ئازاری برسیەکە هەستی پێ بکە بزانێکەوە کەسانێک هەیە ئاوا برسین تێگەشتی بۆ ئەوەیە کە تۆ زەکات بێ خێر و خێراتکەی ئەو کەسێک کە پێویستێتی تۆ تێریکەی ئەگینا خۆ پێویستی بە نوێژ ڕۆژەکەی من تۆ نییە تۆ عیبادەتەکە بۆ خۆ دەیکەی چاکە بێ بۆ خۆی تێکەی وەرەگریتەوە دوای خۆش وەرەگەی تۆ پاداشتەکەش وەرەگرێت پاداشتەکە لە لای خوایە خوا حەق بووە کاتەوە جاکە تۆ بزانی چەنە خێری دەست دەکەوێ وڵای لە ساڵێکە 3-4 مانگی بە ڕۆژۆ بیت باش ئەبینین ئێستا هەندێک خەڵک جۆرە لە ترسی هەیە لە ڕەمەزان خواردنێکی زۆرە کڕێ ینی خۆی مشەوەشەکات تۆ ترسە هەیە ینی خۆی یەک ژەمنان ناخۆی ژەمەکە ژەمی چێت من ئێستا کات وایە ئەو ژەمە هەنان ناخۆ تۆ یەک ژەمنان ناخۆی ئەنج کوێ ئێستا فێنکە ئێمە 16 ساعتونی بە ڕۆژوو بکاتەوە هەبوو کاکە ئێستا دوو ژەمنانە خۆی تو یەک ژەمی باو باپیری ئەمە لە لادێ من درەویان کردووە ڕاتایەوە بە ڕۆژوو بوو پاشکاریان کردووە بە ڕۆژوو بوو ئێستا وڵای گاتەم لێ لەبەر موبەریدیا لەبەر سبلیتە بەخوا بۆم ناژیرێ هەر ناتوانێت زەلامی قسەیەکی لەگەڵا بکە کاکە بە ڕۆژوم دەکاکە بە ڕۆژی بۆ ڕۆژ خەوتووە نزیکەی 5-6 ساعت یەمێ هەمی 3 ساعت وێرەکان هەڵازی نوێژەکانشی بە جەماعەتکە خۆی زۆر جار ئەو کەسانی کە بەتەمەنن زیاتر گرنگی بە ڕەمەزانەدەن و ترسیان نییە بەڵام بەداخەوە بینین گەنجەکان کە لە ڕووی جەستەیشەوە بەتواناترن جۆری لە ترسیان هەیە لە ڕەمەزان ئەوکو ئەو چەند کەسم دوان وتیانەوە پەیوەندی بە ئیمانەوە هەیە تا ئیمانت بەهێزتر بێت تۆ ڕەمەزان لات ئاسانترە و بارسووکێکی ترە چونکە خۆی مرۆڤ عادەسەن لە کۆمەڵگەی ئێمە 3 ژەم نانەخوات بە ڕەمەزانە تەنابێتە 2 ژەماتە بەس ژەمی نیوەڕوانی نامێنێت لەبەرەوە پێویست بە و ترسە ناکات ئەگەر بێت و خۆڵی لێ هەڵمانی زۆر بە ئاسانتر ڕەمەزان تێپەڕێ و گرنگی زیاتر جەبێ بە عیبادەتەکان بە نوێژ و ڕۆژوو بۆ شتانی کە زیاتر پابندە بە بابەتە ئاینیەکانەوە بابەتی پەرستشەکانەوە و بە تایبەت گرنگیدان بە هەژارەکان و بەخشین ئەوانە زیاتر گرنگی پێ بدرێت و پێویست بۆ ترسە ناکات کە هەندێک لە گەنجان هەیە ئێمە زیاتر هاوڵاتیانە دوێن لەسەر ڕەمەزان و ئامادەکاری ئێوەش لەگەڵمانات رمضان 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 يا حبيب رمضان رمضان جەناب خۆت ئامادە کردووە بۆ ڕەمەزان ئەرە وەڵا خۆم ئامادە کردووە لە دوێنەوە نێتی ئەوم لێناوە تاسی ڕۆژەکەی ڕابیکرد ڕەمەزان بۆ چییە؟ بۆ خوا پێویستی بۆ نوێژە ڕۆژەی من و تۆ نییە ئەمە بۆ یەکێکە کە تێر ئاگای لە برسی بێ بە ویژدان بێ بێویژدان بێ شت بەگرانە فرۆشێ بە هەرزانێ فرۆشێ ئیمانەکەی پاڵی پیۆنی ئیمانەکەی چەندێک بێ کردەوەکانی شێون فيك الحب زاد عم العباد يا خير زاد ئەلم چەند ڕۆژەی پێش ڕەمەزان فرۆشی شتەکانی کۆ زیاتر بابەت عیبادەت بوون لە بەرماڵە زیاتر نە بازار هیچ تێ نەگۆڕاوە بازار کەزە نەوەڵا نەگۆڕاوە بەخوا بە زیاوی باشەوە قەناعەتمان پێ هەیە بەڵام هەر نەگۆڕاوە باشە ڕەمەزان مانگی چۆنە لای تۆ میوانێکی چۆنە مانگێکی پیرۆزە و لە خوای گەورە بە زیاوێ پێشوازی لەکەین و حەمد و سەنا بۆ خوا لە چلەی هاوی ناگرتوانی سا ئاسانە لامان لێ ناترسی نە بەخوا لە ژیانمە لێ نەترساون دوو هاوینم بەسەر کردووە ڕەمەزانم گرتووە لە خوا بە زیاد ورات بەرزە الحەمدولله ئینشەڵڵا بینی هەندێک لە گەنج ئەترسێ زۆرە ترسێ لە ئەوانە ڕانەهاتون لە مناڵی و ڕانەهاتون من لە 7 ساڵان بەدبەوە بە ڕۆژوو بووم تایسە حەمد و سەنا بۆ خوا لە خوا بە زیاد باشە ئینسان لە ڕەمەزانە ئەبێ زیاتر گرنگی بە خواردندا بە گرنگی بە دینەکەی بە پەرستەکان گی بە دین بێیت و بە عیبات و تەراویح و لەیلەت و قەدر و شەو نوێژ و ڕۆژوو لە شتی خراپ گەڕێت و ئیدە خواردن کێشە نیە خواردنە چی بێ پیا و قەناعەتی بێ بکا خوا نەیبڕێت ئەبینین ڕەمەزان موسڵمان زیاتر ئەبەخشێ زیاتر ئاگای لە هەژارە وڵایکە ئەویش هەچ کەسێ بی بە درێخی نەکاوە لە ڕەمەزان زەکات دەرکا و سەرفوترە دەرکا و یارمەتی فەقیر و هەژار بدا و ئیتر ڕەمەزان هەر ئەوانی هەژارەکان ڕەمەزانیان پێ خۆشە لە بەرەوەی زیاتر هاوکاریەکە بەڵێ حەمد و سەنا بۆ خوا ئیشەڵا بە گوێرەی توانە هەرچۆن توانی یارمەتی فەقیر و هەژاری ژێوەین و لەخوا بەجا
من زۆر جارە بینمەوانەی کە ئاوا تەمەنێکیان هەیە ڕیسپین وەکو جەنابەت زۆر مشکیان لەگەڵ ڕەمەزانە نییە ڕەنگە لە ڕووی جەستەیشەوە لاوازتربی لە گەنجەکان بەڵام گەنجە بینی زۆرە ترسێ لە ڕەمەزان ئەوە ئەترسێ فێر نەبوو بۆ ئەترسێ فێری ڕەمەزان نەبووە ئەی بە قوربانەوە باشە ئێستا من لە منداڵیەوە خواردومە ڕۆژون گوێ نەخواردەوە ئەمڕۆ تازە تەرکی ناکەم ئەگەر بە گۆچانی جبڕەوە بە گۆچانی جەڕۆ بەسیتی شەبەلات بەسی ئەرە وەڵڵا تایوارە ژەو ناخوو باشە داد ناوە لە ڕەمەزانە عیبادەتی چی بکەیت چ شتێک زیاتر گرنگی پێ بدەیت وەڵڵا زیاتر نوێژە ڕۆژووە نوێژەکە تا تەراوێ ئەمانەیە زیاتر نییە باشە ئەبینین لە بازارە لە ڕەمەزانە نرخی کەلوپەل تۆزێک گرانە بێ ئەم دیاردەیە بۆ لە ناو ئێمە تاوانا وڵاتی ئێمە هەرخواوای خەڵک کردووە چاوی هەلە گرانیە ڕەمەزانە هەرزانتری بکەیت هەرزانی بکە لە وڵاتان غیرە دینەکان هینیەکەن هەرزانەکەن بەڵام وێمە نییە ئەی چۆن وترێت تۆ لە ڕەمەزانە خێرەکەی ئەبەخشی زیاتر ئاگات لە هەژارەکانە با لە نرخەکانی شا کەمتر بێ ئێمە تاالبی ئەو نرخانە لە دوێنێ و لە پێرەوە دووخە زیای کردو بۆ پێ بڵێت ئەرە وەڵڵا هەموو شتێک ئەرە بەخ باشەکەمان وا فێرە ڕەمەزان کاتێک ئینسان میوانێکی دێ خۆی ئامادەکا بۆی ماڵەکەی تەرتیبترەکە جەناب بوو خۆت ئامادە کردو بۆ ڕەمەزان ئەرە وەڵڵا خۆم ئامادە کردووە لە دوێنێەوە نێتی ئەوم لێناوە تاسی ڕۆژەکەی ڕابی کرد نێتیشی هێناوە ئەرە وەڵڵا مانگی ڕەمەزان یەکەم شت ئیسراحەتێکە بە جەستەی ئینسان بڵێن بەڵێ لە ڕووی سیحەتەوە تۆ لە ساڵێکە یان زەمان ئیتر بەردەوامی هیچ لە خواردن و لەو شتانە مانگێک پێویستە ئینسان لە جۆرە جۆرە جۆرەکان جەسەد ماندووە بێ پێویستی بە پشووە ڕەمەزانە و پشووە بۆ جەستەیم بەڵێ زۆر باشە ڕەمەزانە بینین نرخی کەلوپەل لە بازارە بە تایبەتی خواردەمانیەکان گرانترە بێ باشە ئەمە ئیمان زەعیفی خۆمان نییە لە ڕەمەزانەکە و نرخانە گرانەکەین لە بازارە وڵی ئەوە ئەبێ بزانیت ئەنی تەشید بیلەوەی کە گرانە بێ ڕاستی من هیچ ئینێکم پێ نییە ئەنی وەکو ئیشی من هیچ لاقی بەوە نییە ڕەمەزان زیایکە بەس وەکو خواردەمەنیشتوە ڕاستەکەی ڕەنگە ئەگەر زیایی بخەنە سەر بە شتێکی گوناح زۆر بۆچی ئەبینی هەندێک لە گەنج لە ڕەمەزانە ترسێ ینی خۆی ڕەمەزانت بەزانین ئێمە سێ ژەم نانەخۆین یەک ژەم تەرکە بێ عنی ڕۆ ناناخۆ ئەم ترسە گەورەی پێویستە هەندێک کەس هەندێک گەنج بە تایبەتی ئەوە ناترسێ لە ڕەمەزان خۆی ڕەمەزان ئەو ترسەکە دروستە بێ ئەوەیە کە ئەوەی کوتۆیڵی ئیمان زەعیفیە هەموو شتێککە ئەیکەیە بە ئیمانە پێی بێ بەڕاستی یعنی ئامادی بۆی حەزی لێی بێ ئەم هەمووی شتەکە ڕۆگاتە سەروی کە ئیمانە بەخوات بێ کە ئیمانە بەخۆت بوو بەعکسەوە تۆ یعنی تۆ ژەمێک واز لێنی وەکو تۆیڵی ژەمی واز لێنی ئێوارە دوو ئەوەنە ئەتوانی بخۆی ئەگەر مەبەستی خواردنەکە بێ ئەگەر ئیمانیشە بەخۆت بێتەوە هەم بۆ ئەو دنیامان هەم بۆ جەستەی خۆشە هەم ڕەمەزان تەنها بۆ خواردن و خواردنەوە نییە لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی پرسەکان و ئینسان دەرونی ئارامترە بێتەوە پێی خۆشترە خێروبەرەکەتێکی زیاتریە کە لە ڕووی دەروونەوەستی پێک باڵە قوربان تۆ شەستە بە و ینی جیاوازی ڕەمەزان کردو لە ڕووی دەرونیەوە لەگەڵمانکانی ترە باڵە قوربان زۆر زۆر هەستی پێەکەی تەمان ئەگەر هەستی پێنەکەی چۆن ینی هیچ شتێ بە زۆر نییە ئەمە شتەکە زۆری لەسەر هیچ کەس نییە بەس طبعاەوە شتێکی ئەوانی کە حەزیان لە ڕووی دینیەوە پەیوەستن بە باەکانی ئیسلامەوە ئەم شتە واولیەکە ینی حەزی بۆی هەیە خۆت حازرەکەی بۆی داوە ڕەمەزان هەمووی بگری بە کاملی ئینشاءالله لە 12 مانگی ساڵە یەک مانکەیە کە ئەوی شەوێکی تیادا زۆر زۆر پیرۆزە و خی گەورە لە هەموو مسلمانانی جیان خۆشە بێ باشە جەناب و وەکو گەنج هیچ ترسێک دەیە لە ڕەمەزان ناوەڵا بە ئیزنی خی گەورە قەتقە لە ڕەمەزان نەترساوم گەنجە بینین ئەترسێ لێیان ترسێکی هەیە لەوەی لە ڕەمەزان ئەڵێ من چی بکە هیچ پێویست بە ترس ناکە مانگێکی خێر و بەرەکەتە ئیشەڵا بە ئیزنی خی گەورە تۆ پشت بەخوای گەورە بەسە لە هەموو کاروکردەوەیەکە خی گەورە پشت و پەنا دەبێ ئیشەڵا داد ناوە لە ڕەمەزانە چی بکەیت وەکو عیبادەتەکان زیاتر گرنگی پێ بە ئیزنی خوایتر هەروەکو مسلمانانی جیهان ئەوە تەراوی هەیە جمعەکانمان هەیە جەماعەت هەیە ئیشەڵا هەموو شەوەکانی زیندووەکەینەوە بە پیرۆزی ڕاگرین زیاتر خۆدێگلایەکەیتەوە بۆ پەرستەکان ئیشەڵا ئیشەڵا هەنەک ڕماگی ڕەمەزان لە دوای ڕەمەزانی شەر بەردەوامی چونکە
هەموو ڕۆژێ ڕۆژی خی گەورە هەموو مانگی خی گەورە بەڵام تایبەتمەندیەکی ڕەمەزان لەوەیە کە خی گەورە لە زۆربەی مسلمانانە جیان خۆشە بێ ئەبێ ئێمە ژێکێک بین لەو باوەڕدارانە چی بەو گەنجاناڵی کە تا ئێستا ڕۆژویان نەگرتووە نوێژیان نەکردووە دوورتر بوون لە دینەکەی خۆیان ئامۆژگاری چیە بۆیان وەکو هاوتەمەنێکی خۆت وەکو هاوتەمەنێک خۆ من ئامۆژگاری و مسلمانانە ئەکەم ئەوانەی کە ئێستا تاکو ئێستا غافڵن لە دین شتێکی زۆر پیرۆز و جوانە لای هەموو مسلمانێک ئیدر گەنج بێ پیر بێ ئەوەنە هەرەوەنە دی چووە دڵی هەر کەسێکەوە خی گەورە پابەرزیەکە بڵندێکە دینی ئیسلام زۆر جوانە ئامۆژگاری بۆ مسلمانانە ئەوەیە زیاتر لەباری دیرۆ بخوێنەوە هەتاوەکو لە دین شارەزاتر بی زیاتر بەرەو پێشەواچی زیاتر خی گەورە پشت و پەنا دەبێت لە کاری ڕۆژانەیە لە هەموو ئیشەکانە رمضان يا حبيب رمضان جەناب خۆت ئامادە کردووە بۆ ڕەمەزان ئەرە وەڵا خۆم ئامادە کردووە لە دوێنێەوە نێتی ئەوم لێناوە تاسی ڕۆژەکەی ڕابیکرد ڕەمەزان بۆ چییە؟ بۆ خوا پێویستی بۆ نوێژە ڕۆژەی من و تۆ نییە ئەمە بۆ یەکێکە کە تێر ئاگای لە برسی بێ بە ویژدان بێ بێویژدان بێ شت بە گرانە فرۆشێ بە هەرزانێ فرۆشێ ئیمانەکەی پاڵی پیۆنی ئیمانەکەی چەندێک بێ کردەوەکانی شێون فيك الحب زاد عم العباد يا خير زاد مانی ڕەمەزان مانێکی پیرۆزە ئینشەڵا بە خێر و خۆشیەت و بە سەرکەوتوی شعر باشە پێت خۆشە ڕەمەزان ئیتەوە نزیک بۆ تۆ یەک دوو ڕۆژی کە ڕەمەزانە هەموو کەسی پێی خۆشە مانێک کە گۆڕانکاریە لەگەڵ یان زەمانەکەی ترە مانێک کە وەکو جەژێک وایە لە عیبادەت و لە هەموو هینەکان و ناحەکانەوە ڕەمەزانە ئینسان لە ڕووی دەرونیەوە کە ئەو عیبادەتانە کات مرتاحترەوێ ینی خواردنی ڕۆحی زیاتر پەیداکە بە بەراورد بە خواردنی جەستەیی ینی خواردنی جەستەیی کەمە بێتەوە سێژەمەکەی بێت دوان بەڵام لە ڕووی ڕۆحیەوە ئینسان دەرونی ئارامترە ڕێزمێەوە ئینسانەکە کەوتووە بەڵام ئەگەر عیبادەتت بە قەوەت وانە هەر یەک شتە چونکە شتەکە عامە خەڵکەکە ئەبینیت هەر هینەکارەوەیەوە هەرمی پێکەوە بە ڕۆژووە ئەوەی هینێکە لێک کاتیشە هەمووی ڕۆژەکانی ئەشکێنێ ڕەمەزان زیاتر ئەوانی کە تێرن ئەوانی کە هەبوونن ئەبێ ئاگایان لە برسیەکان بێ ڕەمەزان هەمیشە وترێ مایەن کە بۆ هەژارەکان پێیان خۆشە کە بێتە پێشەوە مانایەوەنی ئەبێ ئەمە لە ڕەمەزانە زیاتر ببەخشین خۆی لەمانی ڕەمزانە ئەوەیە کە خەڵکە دەوڵەمەندەکان هەز بە برسێتی بکە ئەوەیە کە سریە بکە لە یان زەمانەکەیە خەڵکێکی هەموو ساڵەکە ئاوا ئاژیت ئەو ڕێک لەوانە بکرێتەوە بەڵام شەرتیش نییە لەمانە و ئاوڕیان لێبیتەوە خۆ هەر ئەوە نەبووە یان زەمانەکە یارمەتی نیت و لەمانە بیت ئەگەر دەستی یارمەتی هەر شتێک هی بکەیت و وەکو پاداشتێ بێت لەیان زەمانەکەشە بیکی باشترە نەک خۆت پێیوەست بکەیت وەڵام ئەمە هینێکەکەم یەکمان و تەواو نە یارمەتی هەژارێک دار و بەرد هەرچیە یان زەمانەکە دیگەی باشترە بەڵام خۆی کە تۆ بە ڕۆژ بۆی بزانی ئەوان ئەو چەند کەسێکیش هەن کە تۆ تێری ئەوانە یان زەمانەکە ساڵەکە ئاواش شویان بەخوای گەورە ئینسانی مسلمانە من کات خۆی ئامادە کرد ئەبینین هەر کەسێک کە پێشتر میوانێکی دییان ئاگدارێکەکەنەوە کە میوانی کردێ خۆی ئامادەکە ماڵەکەی تەرتیبترەکە تۆ خۆت ئامادە کردووە ئامادەگی ڕۆحی و ئامادەگی ماڵەوە شۆ خانەوادەت بۆ ڕەمەزان برا بەڕزمێ خۆمان میوانی ئەیچ من ڕێبواری ینی بگرە میوان باش دیشە ڕێبوارێکی ئاشا ئەبینین هەندێک کەسێ جۆرە لە ترسی هەیە لە ڕەمەزان کە تەنها یەک ژەمنان ناخۆ ترسێکی لێ هاتووە وازانەی تر ئەم مانگا بێت بەتەواوەتی برسی بێ و توین بێ ئەم جۆرە ترسە لای تۆش هەیە براکەمە ئەو ترسە کە هەیە لای ئینسانی مسلمانی ئیمان بە قووەت نییە لای کەسانێک ئەو ترسە هەیە کە ئیمان لاوازن یان وا ئەزانێ هەموو عیبادەتێک بەس لە ڕەمەزانایە ئەگەر ناوەکو مسلمانێکی ئیلتیزام یا وەکو کەسێکی کە ئیمانی بەهێز بێ ترسی نییە پێت خۆشە ڕەمەزان نزیک بۆتەوە ینی پێت خۆشە ئەو مانگە جیاوازەمانکانی ترە لە ڕعیبادەتەوە پێت خۆشە نزیک بۆتەوە و خۆمان زیاتر یەکلایی بکەینەوە بۆ بەندایەتی سپاس بەخوای گەورە
کردەوەی سەحابەیە سەحابەی بەڕێز 6 مانگ پێشوی ڕەمەزان بێ ئانوو اللهم بەلیغنا ڕەمەزان ئێمەشەر بەو ڕێبازە ڕووی نرخی شتومەک ئەبینین هەندێکجار لە بازارە گرانە بێت ئەمە یعنی چۆن هەڵەسەنگێنی کە ئەمە بۆ خۆمان شتەکان بۆ خۆمان نەفرۆشینەوە لە ناو خۆمان ڕای مسلمانیشین بەڵام نرخی شتومەگاوە گرانە بێ لای خۆمان هەڵم برا بەڕێزەکەم کە دووسەر ئینسانی مسلمانە کەسە ئیمانەکەی وای لێ کات ئایا ئەو کەسە بە ویژدان بێ بێویژدان بێ شت بە گرانە فرۆشێ بە هەرزانێ فرۆشێ ئیمانەکەی پاڵی پیۆنی ئیمانەکەی چەندێک بێ کردەوەکانی شێونێ ئیمانەکەی بەهێز بێ گیۆ بۆ نایە بگرێت بە عەکسەوە لە ڕەمەزانە هاوکاری خەڵکەکە سیعرەکان دابەزێن یا بە نرخێکی کەمتر لە جارانی فرۆشێ بەڵام ئەگە ئیمانەکەشی لاواز بێ و ئیستیغلالەکە و بە ئارەزی خۆش نەفرۆشێ ئەزانکو بینیتان ئەم گەنجە بەڕێزە باس لەوە کات ڕەمەزان بۆ ئەوەیە دەوڵەمەنەکان ئەوانەی کە هەبوونن ئەوانەی کە تێرن ئاگایان لە سکی برسیەکان بێ ئاگایان لە هەژارەکان بێ بۆی ئەوانیش هەست بکەن کە یانزەمانگی ساڵ هەژارەکان چۆنەژین ئەوانەی کە فەقیرن چۆنەژین سکیان بە ئەوانیش تێر بێ وەکو باسیەکە ئەمە جۆرەکە لە تەمرین بۆ ئەوەی لە مانگەکانی تریشە ئەوانەی کە هەبوونن ئاگایان لە فەقیر بێ پێیان ببەخشن ئەوەی کە خوددا پێداون بەشێکی کەمی کە خوددا بۆی داناون بیبەخشن بە فەقیرەکان تاوەکو ئەوانیش لەگەڵ کۆی هاوڵاتیان تر کۆی مسلمانانی ترا هەمان ژیانیان هەبیان نزیک لە ژیانیان لایەنی کەم برسی نەبن هیواداری مانکە پڕ خێر و خۆشی بێ بۆ هەموو لایەک پڕ بێ لە بەرەکەت پڕ بێ لە عیبادەتی ڕۆحی پامی ئەم جارەمە پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێنم خواتان لەگەڵ